يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، خوای پەروەردگار بەگشتی ڕێزی لە هەموو بەندەکانی گرتووە. هەرچی نەوەی ئادەمە خوای پەروەردگار بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیری کردووە و وعدی خۆیەتی و فەرموویەتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، بەڕاستی ڕێزمان گرتووە لە نەوەکانی ئادەم. لەناو مرۆڤەکانیشدا لەناو ئینسانەکانیشدا خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ڕێزی تایبەتیان داناوە بۆ ئافرەت، لەبەر ئەوەی ئافرەت ناسکترە لە پیاو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی دەفەرمووی ریفقا بالقەواریر، ئاگاتان لە شوشە ناسکەکان بێ. ئافرەتان وەکو شوشەن، شوشە ڕەمزی پاک و خاوێنیە، پیسی بەخۆیەوە ناگرێ، زوو پاک دەبێتەوە. هەروەها ئاگادارکردنیشی زۆر پێویستە کە شکات چاک نابێتەوە. ئاگاتان لە شوشەکان بێ. کاتێک کچە، کاتێ هاوسەری ژیانتە، کاتێ دایکتە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ما ئەکرەمەهن ئیلا کەریم وما ئەهانەهن ئیلا لەئیم. هەر کەسێ ڕێزی ئافرەتان بەگشتی بگرێ. ئەگەر باوکێکی و چەند کچێکت لە ماڵەوە هەیە، ڕێزی تایبەتی لە کچەکانت گرت و وەکو هاوڕێیەک بووی لەگەڵیاندا، ئەوەندە مافت بە کچەکانت دابوو دەیانتوانی دەردەدڵی خۆیانت بۆ لا هەڵڕێژن. و ئەگەر هاوسەرت هەیە ئەوەی شەرعی خوای پەروەردگار فەرمانی پێکردووە جێبەجێت کرد بەرامبەری، ڕێز و حرمەتت گرت و بە چاوی کۆیلە و خزمەتکاری ماڵ سەیرن نەکرد. و ئەگەر دایکت بوو دەستی دماچ کرد و لە خزمەتی دابووی و مافەکانی جێبەجێ کرد، ئەوە کەریمی تۆ، ئەوە تۆ کەسێکی بەڕێزی. ئەوە ئەگەر هیچ کەسیش تۆ نەناسێت، لای خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵنیا بە تۆ پلەی ڕێزداریت وەرگرتووە. ئەمە ئینسانی بەڕێزە، ئێمە فڵان کەس زۆر بەڕێزە. پێوەری فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕێز ئەو کەسەیە بۆ کچەکەی، بۆ خێزانی، بۆ خوشک و دایشی بەڕێز و بە حرمەتە و بەدەنگیانەوەیە. هەر کەسێکیش سوکایەتی بەمانە بکە، هەر کەسێک کچەکەی خۆی بەلاوە هیچ بێ. زۆر کەسەیە ڕێزی تایبەتیم هەیە بۆ ڕووی جەنابتاندا، دڵی بە کچ ناکرێتەوە، هەر حەزی بە کوڕە. خەڵکانێکمان هەبوو ئێستاش و سەردەمانی پێشوش بە تایبەت ئەگەر وەختێک کچی ببووایە وەی زانیوە زەرەرێکی گەورەی لێکەوتووە، کاتێک کوڕی بووە خۆشحاڵیشی زۆری دەربڕیوە. ئەوەی ئیهانەکردنە بە کچێک کە دیاری خوایە بۆ تۆ. هەر کەسێ بە چاوی بێڕێزی سەیری خێزانەکەی خۆی کە، بە چاوی بێڕێزی سەیری خوشکەکەی خۆی کە، بە چاوی بێڕێزی سەیری دایکی کە، سەروەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە لەئیمە، ئەو کەسە نامەردە، ئەو کەسە ناحاڵیە، ئەو کەسە ناڕۆشنبیر و ناتێگەیشتووە. کەواتە مادام ئافرەتە و هەموو ڕێزەی بۆ دانراوە، پێویستە ئەویش زیاتر ئاگای لە خۆی بێت، چونکە شتی گرانبەها ئەبێ زیاتر بپارێزرێ. تۆ پارچەیەک زێڕت هەبێ لەگەڵ پارچەیەک تەنەکەدا، کامیان زیاتر وریای دەبی، کامیان زیاتر دەخەیتە ژێر چاودێریتەوە و لە سندوقی تایبەتە دەیپارێزی. بە بێگومان هەمومان دەڵێن پارچە زێڕەکە نەک پارچە تەنەکەکە. کەواتە ئەگەر ئافرەت ئەوەندە ڕێزی هەبێ لای خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم، پێویستە ئەویش خۆپارێز بێ. هەروەها کۆمەڵگاش زوڵمی لێ نەکە بەداخەوە. دووبارە دەیڵێمەوە لە حزوری جەنابتاندا پەرژیم بێ، ئێمە هەڵقەڵکانێکمان هەیە ناحاڵین دەدین. پیا و ئافرەت ئەگەر گوناهیان کرد هەر وەکو یەک گوناهبارن. ئەگەر پیاوێک و ئافرەتێک، کچێک و کوڕێک تاوانێکیان کرد هەر وەکو یەک تاوانبارن. قورئان لە باسی زینادا خوا پەناماندا دەفەرمێ ئەزانیەت وەزانی، ژنی زیناکار و پیاوی زیناکار. لە باسی دزیشە دەفەرمێ ئەساریق وەساریقەت،
والسارق والسارقة پیاوی دز و ژنی دز هەردووچیانی وەکو یەک هێناوە لە تاوانەکەدا ئەوەندە هەیە لە باسی زینادا ئەزانیە ئافرەتی پێشخستووە لەبەر ئەوەی هەموو دنیا هەستێ ئەگەر ئافرەت خۆی مەیلێکی نەبێ پیاو ناتوانێت دەستی بۆ بەرێ بەڵام لە باسی دزیدا پیاوی پێشخستووە بە عەکسی زیناکەوە چونکە هەموو ئاماری نێودەوڵەتی بخوێنەوە ئەوەندەی پیاو دزی دەکە و جورئەتی دزیکردنی هەیە ئافرەت ئەو جورئەتەی نییە بەڵام ئێمە کاتێک لە کۆمەڵگای خۆماندا کوڕێک و کچێک تووشی زینا دەبن پیاوێک و ژنێک خواپەناماندا خوالاماندا تووشی زینا دەبن جاری وایە پیاوەکە لە مەجلیسا چۆ گێڕاوێتەوە چۆن زینای کردووە هەر پێشی شەرم نەبووە بەڵام ئەگە ئافرەتێک خوا نەخواستە کە ئەمە هەر گومانە چونکە زینا بە فعلی زۆر بە دەگمەن ئاشکرا دەبێ هەر بە گومان دەڵێن هەتا ئەو ئافرەتە نەکوژرێ نابێ ئەو تاوانە پاڵ بکرێتەوە بەڵام پیاوەکە عەفو دەکرێت سوڵحی بۆ دەکرێت دەست بە سمیاڵ یادێنێ هیچ مشکیلەشی نییە ئەگە پیاوێک دزی بکات چەند خەڵکمان بینیوە دزی کردووە دراوەتە دادگا ئیعترافی کردووە شاهیدی لەسەر بۆ ماڵەکەی پێگیراوەتەوە حکم دراوە لە دوایی لە سزن دێتە دەرێ وەکو بەرزەکی بانان هەرخۆشی بە گونەهبار نازانێ من و تۆ کچی پێشکەش دەکەین و شەکرایی بۆ دەخۆینەوە ئەی ئەگەر ژنێک دزی لەسەر ئیسپات بێ و لەسەر دزی بگیرێت خوا کەس ئامادەیە بیخوازێ هەتا ماوە دڵێن فڵان کەس دزی کردووە ئەو ژنە بەڵام بۆ پیاوەکە وانییە لە کاتێکا لە شەرعی خوادا هەردووکیان وەکو یەک تەماشا دەکرێن بۆیە وتاری ئەم جومعەیەمان پەیامە بۆ گەنجان بەگشتی و خوشکان و کچان و ژنان بە تایبەتی چونکە ئەوان ناسکترن ئەوان کۆمەڵگا بەرامبەریان بێڕەحمترە خاڵی یەکەم ئەی گەنجان بەگشتی بە کوڕ و کچەوە ئەی کچان بە تایبەتی ئاگاداری حرمەتی خۆتان بن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا ينبغي للمؤمن أن يضل نفسه قالوا وكيف يضل نفسه قال يتعرض من البلاء لما لا يطيق إمام ترمذي حديثك بحسن جراوة والشيخ الباني للصحيح هذا بجمار فرمودي شصو سيانزا فرميتي لسلسلة أحاديث صحيحة سرور من صلى الله عليه وسلم فرمي أقدار بالناب إنسان إيمان دار إنسان خواناس وأهل إيمان خوي زليلك نفسي خوي زليلك عرض يعني كده پیغمبری خدا صلی الله علیه و سلم چون انسان نفسی ذلیل دبه با چی ذلیل دبه باوی که با خلق بشمیتوا باوی خوی ذلیلی بدستی خلق و پارتوا فموی مبستم لوی يتعرض من البلاء لما لا يطيق خوی بخات پال بلايك وكتحملي نكا خوی نخات كاريك وكدواي كولا كيف هالنجيره سعيد كري مسيب جدا فرمي يشال الصحابه كان پیغمبر صلى الله عليه وسلم نامه شي بو نسيم نامەکەی بۆ نووسیم و فەرمووی بزانە من عرض نفسه للتهم فلا يلومن إلا نفسه هەر کەسێک خۆی بخاتە جێگەی گومانی خەڵشیەوە دوایی خەڵک سەرزەنستیان کرد و بوختانیان پێکرد با لۆمەی خۆی بکە بۆ نمونە خوشکێکی بەڕێزمان لەگەڵ ئەو پەڕی حرمەتماندا ئەگەر ئەوەندە جەستەی خۆی ڕوود کردەوە بە شوێنێکا ڕۆی پشتی ئەژنۆی بە دەرەوە بوو قۆڵی هیچی پێوە نەبوو سەر و گەردنی ڕوود بوو هیچمان مافی ئەوەمان نییە بڵێن ئەم ئافرەتە بێڕەوشتە ئەگە وا بڵێن بوختانمان پێکردو چونکە هیچمان لێ نەدیوە خۆی گوناهبارە بەڵام ئەویش گوناهی دەگا کە خۆی وا لێ کردووە خەڵکێک وا بزانێ ئەمە داوێن خراپە وا بزانێ ئەمە حەزی لە خەڵکە وا بزانێ ئەمە بێڕەوشتە تۆش خوشکەکەم خۆت وا لێ مەکە کە خەڵک ئەو گومانت پێبەرێ تۆش بەدەستی خۆت حیا و حرمەتێک بە خۆتەوە بێڵە کارێکی وا مەکە کە خەڵک بڵێ ئەوە بۆیە وای کردو بۆی سەیریکەم بۆ ئەوەی خوشکی بەڕێزم حرمەتن نەشکێ هەرگیز تەوقەی حرام مەکە برای بەڕێزم گەنجی بەڕێز تۆش بەداخەوە ئێستا بە ناوی پێشکەوتنێکەوە دەبینی لە زۆر دائیرەدا لە کۆڕ و مناسەبەت و حەفلاتدا سەیدەکەی تەوقە دەکرێت کوڕ و کچ بە یەکەوە ژن و پیاو بە یەکەوە ئێمە موسڵمانین دینی ئێمە دینی ئازادی ئینسانە دەفەرمێ بە تایبەت ئەی ئافرەت حرمەتی تۆی پێدەشکێ ئاوا دەستبەری دەڵێ خۆەکەی تەوقە بوو هەر تەوقە نەکردایە باشتر بوو ئاوا جوان دەستی بکوشێ دەڵێ بزانێت چۆن دەستی دەخشی بزانێت واسیە چاک حەزی لێ بێ کەواتە بە هەردوو بارەکە بەتایبەت لە کۆمەڵگەی ئێمەدا ئافرەتەکە مەخدوور دەبێت دەست بە ئاوا لێ بکەی لە هەر نەتکردایە دەست ئاوا بکوشێ ئەڵێ جاوە هەی سەیری کە چۆن دەستی ئەوکشێ خەڵک گومانت پێ دەبات تۆ نێتیشی چن نەبێت لەبەر ئەوە نە شایی بکە لە دەستی کەسە نە بە حیاتی تەوقە بکە کەسێ دەست بە نەبڵێ برای بەڕێزم باوکی بەڕێزمی کوڕی بەڕێزم
ئەوە دەست بە سنگەوە بگرێ ئەو پەڕی حرمەتی لێ بگرێ بەڵام دەست مەخە نستی کەسێکەوە با بەڵگە نەبێت لە سەرت بۆ دنیا و قیامەتت. دووەمیان ئەی ئافرەتی بەڕێز حرمەتی خۆت ڕاگرە لەبەر دەرگادامەنیشە. ئێمە لە شارێکی گەورەدا قسە دەکەین بەڵام ئەم وتارەمان دەچێتە گوندەکانیشەوە دەچێتە شارۆچکەکانیشەوە بە فەزلی خوای گەورە. لە زۆربەی گەڕەکەکانی گوندەکاندا شارۆچکەکاندا گەڕەکە شەعبیەکاندا سەی دەکەی ئافرەتان لەبەر دەرگا دانیشتون کورسی دانراوە چەرەسات دەخورێ میوە دەخورێ. هەر ئافرەتێک لەبەر دەرگا دانیشە دوو گومانی پێدەبرێ. یەکەمیانەوەی لە ماڵ و مێردی خۆی بێزارە و هەروەها بێکارە. ئەگە بێزار نەبی بۆ لە خانووکەتا دانانیشی. ئەگە بێکار نەبی ئافرەتیشی زۆرە لە ماڵەوە بۆ جێبەجێی ناکەی. هەروەها نیشانەی ئەوەیە ئەم ئافرەتە چاودێری خەڵکە کە هەر کەسێت چاودێری دەرودراوسێ بێت چێ هات و چێ ڕۆی و چێ میوانی چوو چێ چی کڕی چێ عەلاگەیەکی بردەوە چێ بچوە دەرەوە چێ هاتە ژوورەوە ئەوە نیشانەیەوەی ئینسانێکی چاودێر و مڕاقیبە بەسەر ژیانی خەڵکەوە. هەر کە زوابێ دەبێت سوکایەتی پێ بکرێ ئەبێ بە بێڕێزی سیر بکرێ. لەبەرەوە ئەگەر ئەم ئافرەتە ئەمنێتەشی نەبێ هەر خۆی بێڕێز دەکا خۆی زەلیل دەکا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی نابێ ئیماندار نەفسی خۆی زەلیل کە نابێ خۆی بخاتە ژێر بارێکەوە کە خەڵک گومانی خراپی پێبەرن. پامی دووەممان ئەی گەنجانی بەڕێز بەگشتی و خوشکانم بەتایبەتی لە بەڵای گەورەی موبایل و فەیسبوک خۆتان بپارێزن. کوڕ و کچ بەتایبەت لە زانکۆ لە پەیمانگادا لە کۆمەڵگەی ئەمڕۆدا هەمومان تێکەڵاوی یەکتر دەبین. موبایلت پێیە مبارەکت بێ ضرورەتی ژیانە فەیسبوکت هەیە حەقی خۆتە بەڵام ئاگادار بە لەم ڕێگایەوە هەوڵ مەدە پەیوەندیەک دامەزرێنی لەگەڵ کەسێکە کە نەئاسایی بێ. پەیوەندی نەئاسایی دەزانن چۆنە؟ کچێک لە ژوورەوە دەرگاکە داخە بزانە داخۆ دایک و باوکی گوێیان لێ نییە لەگەڵ تا نیوە شەو لەگەڵ کوڕێکا قسە بکە کوڕێکیش بە هەمان شێوە. ئەمە پێی دەوترێت پەیوەندێکی نەئاسایی کە حەز بکەی خەڵک پێی نەزانێت خەڵک گوێی لێن نەبێت دەرگاکە لەسەر خۆت داخەی ڕقەمێک بۆ موبایلەکە دانینەوە خوا نەخواستە کەس بیکاتەوە ئەم شتە بزانێ ئەوە ناشەرعیە. ئەمە بۆ ئەگەر ئەم کوڕ و کچە بۆ یەکتر بوون لە داهاتوودا ڕەم بە ئێستایەکە پرسیارێکم لێ بکە بڵێ مامۆستا ئێمە بە تەمای ئەوەین هاوسەرگیری بکەین ئەوە دوو سێ ساڵێک بەیەکەوە بە تەلەفۆن و فەیسبوک ومانە قسە دەکەین ئاخر نێتی هاوسەرگیریمان هەیە. عەزیزەکەم ڕاست دەکەی ڕەم بە نێتی تۆ خاوێن بێ بەڵام دووبارە بە زەرەتتان تەواو دەبێ. ئەمە بۆ لەبەر ئەوەی تۆ پێش هاوسەرگیری پێشەوەی ژنەکە بێتە ماڵەوە ئەوەندە بەیەکەوە قسەتان کردووە ئەم گوێ پڕ بۆ لە وشانە. بۆیە زمانی قەدیم پێشوو کە فەیسبوک و موبایل و ئەو شتانە نەبوو ژن و پیا و مانگێک ساڵێک هەر لە قسەی یەکتر تێر نەدەبوون چونکە ئەوەندە ئاواتی بۆ قسەیەک لەگەڵ دەستگیرانی بکە. گوێژ وەکو مەعیدە وایە تۆ ئێستا نیوەڕۆ دەڕۆیتەوە گەدەت مەعیدەت مشتاقی خواردنێکە چونکە برسیتە بەڵام ئەگە 24 ساعت هەر خۆراک خۆراک خۆ هەر ئەو خواردنت بەرچاو دەکەوێت گوێژ لەزەت لە قسە وەردەگرێت. حتا بۆیە وتاری جومعە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیسلام وای داناوە هەفتەی ئەمەندەیە چەند دقەیەکە 40 دقەیە نیو ساعتە شتێکی ئەوایە ئەگەر هەموو ڕۆژێ وتار بۆ تۆ بخوێندرێتەوە ئەو گوێ ماندوو دەبێ با قورئان و حەدیثیش بێ ئەو لەزەتەی لێ ناکەی کە جومعەی جارێک خۆت بۆ ئامادە کردو دێی بۆ خوتبە. ئەو خۆشەویستەت کە ئەو کچەت خۆش دەوێت ئەو کچە ئەو کوڕەی خۆش دەوێت کە هەموو ڕۆژێ تۆ جار هەبووە ئافرەت و کوڕ هەبوو و تویانت لە شەویەوە هەتا بەیانی بە بەلاش ئەو کاتانە سەیری کە موبایلش چی کردەوە بە بەلاش قسە بکە. ئەم گوێیە کە دێتە ماڵتەوە هاوسەرەکە بە نسیبت دەبێ یەک زەڕە لە زەل لە قسەی یەکتر ناکەی چونکە ئەوەندە دەمێکە گوێتان بە قسەی یەکتر پڕ بووە. هەرس دەبینی گەنجی وامان هەیە 10 ڕۆژەژنی گواستۆتەوە لێوەڕزە بۆ چونکە وەکو وا 3 ساڵ بێ هاوسەری بێ وایە هەموو ڕۆژێ بینیوێتی هەموو ڕۆژە قسەی لەگەڵ کردووە چاو و گوێ شریتەکەی پڕ بووە با بە خاڵی بچێ خانەی هاوسەریەوە بۆی گوێتان مشتاقی قسەکانی یەکتر بێ چاوتان مشتاقی بینینی یەکتر بێ. هەروەها ئەگەر بۆ یەکیش بوون تەلەفۆن و فەیسبوک و ئەوانە قسەی میسالی تێدا دەکرێت چونکە هەر کەسە کە تەلەفۆن لەگەڵ ئەو کەسە دەکا بە حیساب خۆشی دەوێت کام قسەی جوان و نەستەق و قسەی شعری و ئەدەبیاتە ئەمانە هەڵدەبژێرێ. لە کۆنەوە وتراوە لە قسەدا هەمومان مەبدەئین بەڵام لە کرداردا بەرژەوەندی خوازین. بەخوا وایە هەمومان کە قسە دەکەین دەڵی پیاوی وا و ژنی وا هەر نییە لە قسەدا هەمومان مەبدەئین بەڵام کە دەکەوینە بواری کردارەوە هەر کەسەمان مەسلحەتی خۆمان دەوێت. کوڕێک و کچێک کە بە نامەحرەمی قسە بۆ یەک دەکەن بەهار دێن نەئەژنۆ بەهار دێن نەئەژنۆ چی قسەی جوان و ڕازاوە بری قەدار و بەڵێنی جوانە بە یەکتری دەدەن. بەڵام بەڕێز دەکەم ژیانی هاوسەری لە عەمەلی داوانیە
لە عەمەلیدا کە دێیتە ناو ماڵەوە گرفتەکانی ژیان دەست پێ دەکەن ئەمجا بەرژەوەندی دەست دەکەوێت ئەمجا ژن بەرژەوەندی خۆی دەوێت پیاویژی خۆی دەوێت منداڵیژی خۆی دەوێت ناچارین هەر یەکەشمان بەریەککەوتنمان بۆ دروست دەبێت سەیرەکەی ئەو قسانەی پێشووتوە لە مدبیستووە و ئەمەی ئێستا داوای دەکات زۆری فەرقە بەڵام ئەگەر پێشوو ئەو هەموو وعد و بەڵێن و قسە باق و بریقە نەبووە ئێستا تەحەمولێکت دەکرد چونکە پێشتر ئەمانە نەبیستوو کەواتە دیسان بە زەرەتە خۆ ئەگەر بۆ یەک نەبوون ئەم کوڕکچە دوای چەند ساڵ بە موبایلی قسەیان بە یەکەوە دەکرد دوایی بۆ یەک نەبوون نامەیان بۆ یەکتر نابوو ڕسمیان بۆ یەکتر نابوو لە فەیسبووکە پەیوەندیان هەبوو ئەگە بۆ یەک نەبوون و ئەم نسیبی چوە لای یەکێکە هەتا مردن بە گومان و دوودڵی و مەراقەوە دەژی خواخوایەتی بەتایبەت لە کۆمەڵگەی ئێمەدا کچ یا ڕەبی مێردەکەی داهاتووی بەم شتانە نەزانێت کە لەگەڵ کوڕێکا چی کردو و چی قسەی کردو وایە بەڕێزمیان نا هەمیشە لە قەلەقی و ترسا دەژی ئەگە کوڕەکەم مرد بێ و هیچ بە هاوسەری داهاتووی نەڵێ خۆ پەنا بەخوا ئەگە کوڕێکی دەستبڕ بێ بۆ کات بەسەربردن ئەم تەلەفۆن و فەیسبووکەی بەکارهێنابێ ئەوە لە دوو حاڵەت بەدەر نیە ئەگە بە نسیبی نەبوو حیای دەبا لای مێردەکەی داهاتووی ژیانی تاڵ دەکا یان پەنا بەخوا وەکو بیستومانە و بینیومانە و خوێندومانەتەوە لە ڕێ ئەمەوە ئیستیغلالی کچەکە دەکات دەڵێ ئەگەر لەگەڵم نەیتە دەرەوەی ماڵ وێنەکانت بڵاو دەکەمەوە ئەگەر نەی دەنگەکەت بۆ باوکت دەنێرم بۆ براکەتی دەنێرم جا با من بکوژن کچی داماویش فەقیرە لە ترسانە ئەمجا تەوقێ کراوەتە دەست و گەردنیەوە ئەبێ بە ئارەزووی ئەم کوڕە هەلپەرستە بڕوە لە هەموو شوێنەکە هەردووکیان زەرەدیان کرد بەڵام چێ بەتایبەت زەرەدی کرد کچەکە بەتایبەت زەرەدی کرد بۆیە بەڕێزم هەمیشە خۆت پارێزە لەوەی کە موبایلەکەت بەکاربێنی بۆ پەیوەندیەک کە لە ڕوود نایە لە لای باوکو براکەت قسەی پێ بکەیت لە ڕوود نایە کە دەرگاکەیان بەسەرا کردەوە لەرزێک نەدگرێ و پەشۆکاوێک ڕوود تێنەکە وا موبایل بەکاربێنە ئەگەر لەو دەشتە فڕێتدا منەتت بە هیچ کەسێک نەبێ و ڕەقەمی سڕی لەسەر نەبێت چێ دەیکاتەوە جا چیم کتووە هەموو شتەکانم ئاشکرایە بۆ بەرژەوەندیەکی تەلەبە بووم هەر کاروبارێکم هەبوو ئەوم بەکارهێناوە سێمیان ئەگەر ناچار بووی تەلەفۆنت بەکارهێنا گەنجی بەڕێز کچ و خوشکی بەڕێزم بەتایبەت بۆ کاری بازرگانی مافی خۆتە شتێک دەکڕی دەفرۆشی هەمومان پێویستیمان هەیە لەگەڵ مارکێتێکە قسە دەکەی بۆ کاری پزیشکی بۆ عیادەیەک تەلەفۆن دەکەی بۆ کاری ڕێنمایی بۆ فەرمانگەیەکی حکومی ئەمانە هەموو لە ڕێگەی ئێستا خەتەکانی ئینتەرنێت و فەیسبوک و موبایلەوە دەکرێت ئەوەندە قسە بکە کە پێویست بێ دەنگت وا ناسک مەکەوە بە نازەوە قسە مەکە چونکە قورئان بە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ تۆ شەرەفە کە بچیە ئاستی خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێنمایی خوا وەرگری دەفەرمێ فلا تخضعن بالقول فيطمع الذي في قلبه مرض وقلن قولا معروفا دەفەرمێت دەنگتان ناسک مەکەنەوە بە نازەوە قسە مەکەن ئەی ئافرەتانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێ لەگەڵ پیاوانە قسە دەکەن بەعموم ئەی هەموو کچان و ژنانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر لەگەڵ پیاوێکی نامەحرەمدا بۆ کارێکی پێویست قسەتان کرد بە نازەوە قسە مەکە دەنگت ناسک مەکەوە خۆت بە شێوەیەک نیشان مەدە بۆ لەبەر خراپی تۆ نییە تۆ بەڕێزی تۆ خۆت سروشتت پاکە في قلبه ها بۆ شێ دەگەڕێتەوە بۆ پیاوەکە نەوەکو تووشی پیاوێکی دڵنەخۆش بی قورئان لۆمەی ژنانی نەکردووە لۆمەی پیاوانی کردووە ئەی ئەو کچەی کە بە ناز و ڕێک و پێکی و دەنگی ناسکی خۆتەوە قسە دەکەی ئاگال لێبێ خەتای تۆ نییە نەوەک پیاوێکی دڵنەخۆش بەو مەکر و ناز و خۆت ناسکردنەوەی تۆ وابزانێ حەزی لێ دەکەی ئەمجا شوێنت هەڵگرێ ئەمجا بێوێ لێ نزیک بێتەوە ئەمجا بێوێ ئابڕوت بەرێ بۆ پیاوەکەی کتووە في قلبه نە قلبها في قلبه مرض ئەی زمانت بگرینە وقلن قولا معروفا قسەی هەڵجوان هەڵبژێرە قسەی پێویست لە کاتی پێویست لەگەڵ کەسی پێویست بە حەدی معقولی خۆی ئەمە قولی معروفە ئەمەیان بکە ئەگەر ناچار بووی چوارەم ئاگادار بە نەخلیسکەی و شوێن هەنگاوی شەیطان نەکەوی هەمومان خوا پەناماندا شەیطان بۆمان لە کەمیندایە دوژمنێکی ئاشکرایە ولا تتبعوا خطوات الشيطان خوا دەفەرمێ ئاگادار بن شوێنی هەنگاوەکانی شەیطان نەکەون خطوات جەمعی خطوەیە هەنگاوەکان یەک بە دوای یەکە ڕادەکێشێ لە تەلەفۆنێک و لە نەزەرێکی حرامەوە ئینسان پەنا بەخوا دوای ماڵوێران دەبێ و تووشی زینا دەبێ ئەینا دوو کەسێک لە ئەوەڵی دنیا و یەکتریان نەناسیوە هەر لە نەزەرێکەوە لە زەردەخەنەیەکەوە لە تەوقەیەکی حرامەوە لە موبایلێک و فەیسبووکێک و پەیوەندیەکی ناشەرعیەوە کارە سات دەقەومێ شەیطانیش لە کەمیندایە و وەسوەسە دەخاتەوە جار بۆ جار هەنگاوەکان ڕێنماییت دەکا شتی وات بە مێشکتا دێنە کە پێشتر بیریشت لێ نەکردوێتەوە ڕووداوی زۆر دڵتەزێن لەم کوردستانی ئێمە ڕوودەدەن ئەمانە بۆ عیبرەت یەکەم داوا لە خوا دەکەین خوایە بمان پارێزی نەبینە عیبرەت بۆ خەڵک خوایە واشمان لێ بکەی دەرس و عیبرەت لە کەسانێک وەرگرین کە تووشی ڕووداوێک بوون و ڕەحم بەوانیش بکەی
ئەمەی بۆتان باز دەکەم قسەی کتێبی حکایەتی قەدیم نییە. ئەمە لە کەناڵی گەلی کوردستانەوە لە سەتەلایەتی گەلی کوردستانەوە بڵاو کرایەوە، من خۆم بە دیاریەوە بووم. راپۆرتێک بوو لەسەر دۆسیەی تاوان لە بەشی بەندیەکانی بەشی تاواندا. ئافرەتێک کە دیارە لەبەر حرمەتی کامێرا بنەماڵەی چاوی بەردەمی تاریک دەکرێت، ئەوە دەنگی قسەکانی خۆیەتی کە لێی پرسرا تۆ خەڵکی کوێی؟ وتی خەڵکی شاری ڕائم، من بە پیت دەیڵم لەبەر حرمەتی ئەو منتیقەیە. وتی خەڵکی ڕائم، شاری ڕائم بۆ لێرەی بۆ حکم دراوی و چاوەڕێی سزایەکی سەختی. وتی من ئافرەتێک بووم، خاوەنی مناڵ بووم، مێردێکی کرێکارم هەبوو، کرێچی بووین، ژیانێکی سادە و خۆشمان بەسەر دەبرد. ڕۆژێکیان لە بازاڕەوە دەگەڕامەوە بۆ ماڵەوە، دەستم لە تەکسیەک ڕاگرت، هەندێک کەلوپەلی پێداویستیم کڕی بوو. تەکسیەکە بۆی ڕاگرتم، من چوومە خانەی دواوە، بەڵام سەرنجم دەدا لە ڕێگادا ناوبەناو سایاق تەکسیەکە دیسان لە قەوسێکا دەڵێم ڕێزی تایبەتیم هەیە بۆ خاوەنی هەموو تەکسیەکان کە زۆربەی هەرە زۆریان ئینسان سەر و ماڵ و ناموسی خۆتی پێ بسپێرە، ئەوەندەی ئینسانی بەڕێزن کە لە هەموو دنیا شاوایە بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەدا لە کوردستاندا ئەو ناسنامەیە بۆ خاوەن تەکسی دروست ناکرێ، هەموو کەس نابێت تەکسی بدرێتێ لە وڵاتە. ئەبێ ئەو کەسی تەکسی دەدرێتێ دۆسیەی هەبێت لە ئاسایش و پۆلیسە کە چەند ئینسانێکی بەئەدەبە، کە چەند بە حورمەتە، چەند پارێزگاری ناموس و ماڵی خەڵک دەکا. نابێ هەر کەسێک وە وڵاتی خۆمان هەر بێتاقەت بوو تەکسێک بکڕێ بڕاتە سەر شەقام، پارەی هەیە و دەیکڕێ. نابێ، ئەبێت دۆسیەی هەبێ، مەلەفی هەبێت لە ئاسایش و پۆلیسە لە دادگادا کە هیچ کارێکی خراپی پێشتر نەکردووە و جێگەی متمانەی مسلمانان بێ. ئەم تەکسیە یەکێ لەبێ لەوانەی کە ئەو متمانەی نابێ. ئەڵێ سەیرم دەکرد ناوبەناو لە ئاوێنەکەەوە سەیری دەکردم. ماوەیەک ڕۆیشتین و خەریب و نزیک ماڵ بینەوە دەستی بە ژیفانیا دەکرد و تۆزە خۆی مەشغوڵ کرد بە من، وتی ئەرە زەحمەت نەبێ موبایلت پێیە؟ وتم بەڵێ. وتی وەڵاهی دیارە موبایلەکەی خۆم لەبیر چووە و ئیشێکی ضروری تایبەتم بە کەسێک ئەگە موبایلەکەتم دەیە تەلەفۆنێکی بۆ بکەم. منیش بە سادەیی خۆم موبایلەکەم داوتم ئاساییە. جەڕەسێکی کرد و یەک دوو جەڕەسی کرد و وتی وەڵاهی دیارە ئەویش داخرا وەڵام ناداتەوە فەرموو. گیان بە ماڵەوە و گیان بە شوێنی مەبەست و پارەم دایە، وتی نامەوێت. زۆرم کرد بە زۆر پارەکەم داوە، وتی ئەخە تۆش یارمەتی منت داوە تا تۆش تەلەفۆنت داوە بە من، بە زۆر پارەکەم بۆ خستە سیارەکەەوە. دوو ڕۆژی پێچوو لە کتوپڕێک هات جەڕەسێکم بۆ هات. دەمە و نیوەڕۆیەک بوو جەڕەسێکم بۆ هات، سێرم کرد ژمارەیەکی نەناسرا و لای من خەزن نییە. دوو دڵ بووم لەوەی هەڵی بگرم یان نا. ئەڵێ خۆزگە هەر ئەو کاتە خوای گەورە زمانی ڕەخت کردمایە، خۆزگە ئەو کاتە تووشی کارە ساتێک بوومایە و جەڵدەیەکی دەماغ لێی دامایە، بەس ئەو موبایلم هەڵنەگرتایە. بەڵام دوای وتم با بیکەمەوە، قەی ناکرد خۆش چییە؟ کردمەوە دەنگی پیاوێک بوو، وتم بەڵە کاکە، وتی تۆ من ئەو سایاق تەکسیەم ئەو ڕۆژە کە بەڕێستم هەڵگرت و تەلەفۆنەکەت دامێ و یاخەوە کاریت کردم. ئێوتم بەڵێ، خۆیشم لە تەکسیەکەدا بەجێ نەما. وتی مەبەستم ئەوە نییە، پرسیارێکم هەیە. وتم فەرموو. وتی ئەوە تۆ سیارەتان نییە وا بە پێدەهەلا بازاڕەوە دەگەڕایتەوە بۆ ماڵەوە؟ وتم کوڕە سیارەیەکی ئافرەتیش لێرەدا جای وا زوو ئیستیغلال دەکرێت، باسی ماڵی خۆمانم بۆ کرد بە بێوەی بزانمەوە چێیە. وتم سیارەی چی؟ من مێردەکەم کرێکارێکی هەژارە، بەس ئەوەیە نانی وشکیمان لە ماڵەوە هەیە و بە حاڵ دەژین، کرێچین و خانووی خۆشمان نێ، وەرە ماڵمان هیچی تێدا نییە. بیرم نەکردەوە جا باشە ئەم قسانە چ سوودێک دەگەیەنێ بە من بۆ کابرایەکی نەناسیایی بکەم. وتی ئاخ حەیف، ئای دنیا وێران بی، تو خوا ئافرەتێکی شۆخ و شەنگی وەکو تۆ، من ڕۆژ تایوەرە دەگەڕم ئافرەتێکی وەک تۆ جوان و شۆخ و شەنگم نەبینیوە، تو خوا حەیف نێ بە پێ بگەڕێ لە بازاڕ ڕژنی کرێکارێک بێ. من گەنجێکم زۆر دەوڵەمەند، ساوەنی سیارەی خۆم، خانووی سەربەخۆی خۆم، ناوماڵی خۆم. ئەڵێوتم بێئەدەب، تەلەفۆنەکەم کوژاندەوە، نەمهێست دوا ئامانجی بڵێ. دیسانە وازی نەهێنا، دوو جار سێ جاریکەی کردەوە، شەیتان کەوتە هینمەوە. قەدەری خوا دەڵێ دیارە قەدەری خوا لەسەر خێرە، ئەم خۆی ئیرادەی شەڕی بەخۆی بوو، نەچووم ژمارەکەی هەر موبایلەکە بکوژێنمەوە. دیسان هەڵم گرتەوە، ئەم جارە بە نەرمی قسەم لەگەڵ کرد، گوتم واز بێنە. وتی ناتوانم وازت لێ بێنم، من زۆرم ئافرەت بینیوە، لەو ڕۆژەوە تۆم بینیوە، ئەو موبایلەش بۆ خۆمم کرد، موبایلەکەی خۆمم کوژاندەوە بەس بۆی ڕەخەمەکەی تۆم لەو ڕێگایە دەستکەوێت. سەیری بە چ فێڵێک تەلەفۆنی بۆ خۆی کردووە، یەکەم جار موبایلەکەی خۆی کوژاندوتەوە، دوای تەلەفۆنەکەی لێوەرگرتووە، موبایلەکەی بەم شێوەیە لێوەرگرتووە. باش بوو لە دەستم دەرنەچووی. درێژی نەکەینەوە، دەڵێ هاتە بن کڵێشەمەوە شەیطانیش سێممان قسەمان دەکرد، هەتا گەیشتینە ئەو ڕادەی بینینی یەکتر تامەزرۆ بووین. ئەو مێردە داماوە بەیانیان دەڕۆی بۆ کرێکاری، بەداماوی منداڵم دەناردە مەکتەب و دەهاتە ماڵەوە، بەیەکەوە دەبووین. هەتا ڕۆژێکیان گوتی من هیچ کە تەحملی ئەوە ناکەم هەر ڕۆژ بەیەکەوە بینی، بە شەویش بەیەکەوە بین. وتم چۆن؟
وتی ئاسانە مێردەکەت و منداڵەکەی کەت بچووکە کوڕە 9 ساڵەکەشت دەکوژین پەنا بەخوا گەیشتە قەتڵ وتم ئاخە چۆنیان بکوژین بۆ مێردەکەم دوودڵ نەبووم خواخوان بوو لاچێ لەسەر ڕێم وتم بناڵەکە بۆ ئەو مناڵە کوڕە 9 ساڵە بۆ بکوژین وتی لەبەرەوەی سەر لە دادگای لێکۆڵینەوە پۆلیس و ئاسایش بشێوێنین ئەگە هەر مێردەکەت بکوژین گومانمان لێ دەکرێت ئەگە مناڵە 9 ساڵەکەت بکوژین کەس گومان لە تۆ ناکە دایکە کوڕە 9 ساڵەکەی خۆی بکوژێ باس سەر لە دادگا و پۆلیس بشێوێنین ئەڵێ ڕازی بووم بەداخەوە هاتوو شەوێکیان دەمە و بەهار بوو ڕۆژگار درێژ بوو ئەو پیاوە ئەوەندە ماندوو بوو دوای نوێژی عیشا یەکسەر خەوی لێکەوت و خەوت مناڵەکانیش دەرس و دەورێکیان هەبوو یەکسەر مناڵەکەم خەوت یەکیان نەچوو بۆ مەکتەب ئەڵیشیان خەوت کوڕە 9 ساڵەکەم هاتوو بە هەردووکمان خنکانمان و کوشتمانن خستمان نەسارەکەی و لە دەرەوەی شار فڕێدان بەیانی سەعات دە پۆلیس ئاگادار کرابوو لە ڕێی کەسێکەوە کە تاوانێکی ئاوا کراوە و منداڵێک و باوشێک فڕێدراون پۆلیس هاتنە ماڵەوە وتیان مێردەکەت کواوتم وەڵا لە دوێنەوە بە سەردان بۆ ماڵی خزمێکی چۆ موبایلەکەشی داخراوە وتیان بابە بداخرانی چی کوژراون کوڕە بۆ خاتی خوا بە خۆم کێشا و خۆم ڕنیە و ئەی هاوار و وام خۆ دەرخست کە ئاگام لە هیچ نییە ئیفادەمدا لە بەردەمی پۆلیسا کە چوونە ماڵە خزمێک و لەو دوێنەش موبایلەکەیان داخراوە وتیانە شەوێک لەوێ دەبین و بەیانی دێنەوە بەڵام دیارنین ماڵە خزم وڵاوە کاکە کەس نەهاتەوە بەیرۆ کەس تەلەفۆنیشی بۆ ئێمە نەکردووە وڵە بە حیسابی خۆمان دادگای سەر زەوی و پۆلیس و ئاسایشمان خەڵەتان بەڵام بیرمان لە دادگای ئاسمان نەبوو بۆیە دادوەری بەڕێزی زیرەک حاکم چاودێری خست بۆ سەرم لە تەعزیەکەیان من بە خۆم دەشێشا بەڵام ئەو چاودێرە ئافرەتە ئاسایشەی بە دیارمە بوو زانی بووی ئەمە دەنگی گریانی کەسێک نییە کە لە ناخەوە دەکوڵێ ئەمە گریانی کەسێکە کەمە کردەکە و خۆی وانیشان دەدا بۆیە دیسانەوە پۆلیس دوای تەعزیەکە منی گرتەوە حاکم لێ پرسییم قەدەری خوای گەورە و دادگای ئەڵڵا زمانم بەسترا هیچم بۆ نەکوترا ناچار بووم هەموم گێڕایەوە بەڕاست و دروستی من گیرام و چون کوڕەکەشیان گرت ئێستا چاوەڕێی سزایەکی قورسین دوای ئەوەی دنیام لەدەستدا مەگە خوا ڕەحم بە قیامەتم کاوە ڕوو ڕەشی مێژوو بووم چاو لێ بەڕێزم لە یەک تەلەفۆنەوە ئەو ئافرەتە ڕەن بێ قەت ڕۆژێ بینی لە خراپە نەکردبێتەوە بەڵام ترازا خەتەواتی الشەیطان ولا تتبعوا خطوات الشەیطان هەمومان ئاگامان لێ بێت لە یەک زەنگی موبایلەوە مەداری لەوانەیە چارەنووست بەرەو فەوتان بڕوە ئاگادار بە پێنجەم پەیاممان هەرگیز سەیری فیلمی دۆبلاشکراوی بە تایبەت تورکی ژەهراوی لە دەرەوە هێنراوە بۆ کوردستانی پاک و خاوێن و ئیسلام دۆستمان مەکە بۆ کە هەمووی باسی خیانەتی هاوسەریە باسی بێمتمانەیە باسی دەستبڕین و کچ و کوڕە بۆ یەکتر ڕۆژێهی ئەمە و ڕۆژێهی ئەوە چەند ساڵ نابڕێتەوە ئەم دۆبلاشکراوە ئەم زنجیرە فلیمە لەبەرەوەی یەکەمیان تۆ ئەگەر خاوەن خراپەکار نی شەرم لە خوا دەکەی شەرم لە خۆت و عایلەت دەکەی ئەم شتانت زۆر پێ ناپەسەندن خیانەتی هاوسەری و کەسێ دەست لەگەڵ کەسێشکە تێکەڵاوکە و کچێک دەستی کوڕێک بڕێ کوڕێک دەستی کچێک بێت ئەمانە لای تۆ نامۆن لە خێزانی تۆدا بەڵام بەبینینی ئەم دیمەنانە ئەگە ئەوەندە دبینی هەموو ڕۆژێ وەکو بەخوا لە تریاک خراپترە ئەوەی کە فێری بۆ من جار هەیە لێرە لە چوومەوە سلێمانی بە پاس تەلەفۆنیان کردو ئەتخوا بزانە فلیمەکە ئەمڕۆ هینەکەی گەیشتە کوێ تەحملی ئەوەی نەکردو تا دەگاتەوە ماڵەوە لە ڕێگا بۆم بجێڕنەوە یعنی لە تریاک چێشە خراپتر ئیدمانی دەبێت ئەو کاتە وال لێ دێ ئەوەی کە تۆ زۆر قێزل لێ دەکردەوە بەلاتەوە عیبە بوو ئاسایی دەبێت چونکە هەر شتێک کە ئەوەندە لەبەر چاوت کرا وال لێ دێ هیچ بەلاتەوە گرنگ نابووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگە مێزی عەرەقی لەسەر خوایە درایەوانێ ئەگە ئیماندار بی لەسەری دامەنیشە مەڵە خۆ من ناخۆمەوە بۆ چونکە یەکەم جار زۆر ڕق لە عەرەق خواردنەوە کە لەبەر چاوت خورایەوە دوو جار سێ جار هیچ بەلاتەوە مشکلە نامێنێ تۆش وەکو ئەوان دەست پێ دەکەی هەر لەسەری دامەنیشە با لەبەر چاوت نەخورێتەوە هەر سەیری ئەو دیمەنە مەکە چونکە ڕۆژێ خوا نەخوا سەڕانەی دووبارەی کەیتەوە دووەمیان ئەگە تۆ ئەوەندە کەسێکی پاکی متمانەت بەخۆت هەیە لە ژیانە ئەوە لە تۆ ناوەشێتەوە ئەزانی بەڵاکەی دووەمی چییە؟ بەڵای دووەمی ئەو فلیمە دۆبلاشکراوە ماڵوێرانکەرانە ئەوەیە گومان دەخاتە دڵتەوە ژنێک کە دەبینێ ئەم پیاوە لەگەڵ چەند کەسات چی و چی دەکا مێردی داما وا لەسەر دوکانە وا لە ناو سیارەیە وا لە فەرمانگەیە ئەم ژنە یەکسە گومانی بۆ دروست دەبێت تۆ بڵی پیاوەکەی منیش ڕۆژێوانەکە یعنی گەودی دڵنیایە خۆی ئەوە ناکە بەڵام گومانی لە هاوسەرەکەی بۆ پەیدا دەبێت پیاوێک ئەگە ئەم هەموو خراپەی ئافرەتێ ببینێ ئەڵێ تۆ بڵی خوا نەخواستە کچەکەی منیش و کچژنەکەی منیش و خوشکەکەی منیش وانەکە هەر سەرەتای بەدگومانی و دڵپیسی ئالێرەوە دروست دەبێت تۆ دەکەوێت داواکەوە بە هەموو بارێک تۆ هەر زەرەر کردووە بێجگە لەوەی دین و ئیمانەکەشت خەریکە دەکەوێتە مەترسیەوە و
تەماشای شتێک دەکەی کە خوا و پێغەمبەری خوا سەڵسەڵام نەهیان لێ کردووە خوا ڕەحمی کرد شاری تایف فەتح کرا و دەست مسلمانان کەوت چووی بۆ ئەو شارە کچێکی لێ کچی ماڵی فڵان کەسە ئای جوانی ئەوەیە لە پێشەوە 4 لایە و لە پشتەوە 8 لایە لە قەڵەویدا ئەوە سمتێتی و ئەوە سنگێتی پێغەمبەری خوا سەڵسەڵام سەلەم زۆر بەم دیمەنە بەم قسانە تێک چوو بە ئومو سەلەمەی فەرموو لا يدخلن هؤلاء عليكن جارشکە مەیهێڵن ئەم جۆرە کەسانە هاتوچۆی ماڵمان بکەن ئەمانە ئەخلاقی ئینسان تێک دەدەن فەرمووی جارشکە بە ئەمانە لێتان نزیک نەبنەوە هەر هاوڕێیەکت کچی بەڕێزم برای بەڕێزم کاکێ بەڕێزم هەر کەسێ باسی ئافرەت و شەرەف و ناموس و کچی خەڵکی بۆ کردی بڵێت تەواو هاوڕێیەتی لەگەڵ تۆدا چونکە ڕۆژێ دەی تەحەدای ناموسی ماڵی ئێمەش دەکەی مادام باسی کچی خەڵک پێ ڕۆژە باسی خوشکەکەی منیش دەکەی هەر کچێکیش باسی کوڕی بۆ کردی کوڕی فڵان کەس ئەو کوڕاوە یەکسەر بڵێت تەواو دڵنیام ڕۆژە منیش دەکەمە چاڵەکەی تۆوە باش شەرەفم تێدا نەچێت لەسەر لەگەڵ چێبی دەچێت سەر بیر و باوەڕی هاوڕێکەت ئاگەل لە هاوڕێکەت بێ کۆتاییش بەوە دێنین هەموو مرۆڤێک تووشی هەڵە دەبێ ئەمەی کە باسمان کردن بێ کەسانێک تووشی بوو بنخوا ئێمە پەنادا و ڕەحم بەوانیش بکە هەموو مرۆڤێک هەڵە دەکا بەڵام گرنگ ئەوە نیە چڵکن نەبی لە ژیاندا گرنگ ئەوەیە کە چڵکن بووی نەهێڵی بۆگەن بکەی نەهێڵی بگەیتە حەدی بۆگەن بوون زوو خۆت بشۆ لە کانیاوی تەوبەدا وەرە ئاوێک بە خۆت داکە کە نەزەرێکت کرد مەیکە بەدوو ئەگەر خوا نەخواستە دەستێکی حرامت بە ئافرەتێک کەوت مەیکە بەدوو ئەمجار وەرە لە کانیاوی تەوبەی ڕەب العالەمیندا دوور کانێژی تەوبە بکە و خۆت پاکەوە با بۆگەن نەبی من ناڵم هیچ کەس چڵکن نەبێ هیچ کەس لاڕێ نەبێ هیچ کەس تەلەفۆنێکی حرامی نەکرد بێ بەڵام ئاگادارە بە ئاگاوەرەوە لەبەر دەرگای خوادا خوا لێت خۆش دەبێ خۆشت مەردانە بڕیار بدە ئەو دەرگایە داخە ئەو ڕەقەمە بشکێنە ئەو شوێنە بەجێ بێڵە واز لەو کەسە بێنە ئەو کەسانە دەبنە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم موژدەی خواییان بۆ دێ کەواز لە خراپە دێنن لەبەر خوا ئەم بەسەرهاتە دیاری بێ بۆ گەنجانی بەڕێز کە جابری کوڕی عەبدوڵڵا بۆمان دەژێڕێتەوە دەفەرمێ گەنجێک لە مەدینە ناوی سەعلەبەی کوڕی عەبدوڕەحمان بوو مەدینەیی بوو ئەنساری بوو ئیشوکاری پێغەمبەری خوای دەکرد صلی الله علیه وسلم وەکو فەرمانبەرێک لە دەوڵەتی مەدینەدا سەروەرمان ڕۆژێک بۆ شوێنێکی نارد لە کاتی تێپەڕبوونا دواتر هەر نەهاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گومانی وا برد کەم کارێ بۆ نەکراوە و نەویستۆ پێغەمبەری خوا ببینێتەوە نەینار بە شوێنیدا بۆ ئەوەی شەرمەزار نەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵکی تەریق نەدەکردەوە فەرمووی دیارە کارەکەی پێ ئەنجام نەدراوە پێشی عیبۆ بڵێ بەهاتمەوە بۆم نەکراوە هەتا نزیکی 40 شەو وحی خوای گەورە هات بە جوبریلی ئەمینە فەرمووی بۆ لە فڵان گەنج سەعلەبەی کوڕی عەبدوڕەحمان ناپرسیتەوە فەرمووی دیار نەبوو لەوە چێ کارەکەی بۆ نەکرابێ فەرمووی نەخێر تووشی گوناهێک بووە وا لە ئەشکەوتەکان و شاخەکانی دەرەوەی مەدینە دەژیە گوناهی ئەم گەنجە چی بوو بێ بە تەلەفۆن قسەی لەگەڵ کچی خەڵک کردووە دەستی کچی خەڵکی بڕیوە هاوسەرێکی خەڵەتاندووە ماڵێکی وێران کردووە ناوەڵڵا بەڵام ئەو کاتێک کە لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆیشت گوێی لە دەنجی شڵپەشڵپی ئاوێک وان کە سێ خۆی دەشوە مراقبەی کرد و ئاو ڕیداوە لە پەنجەرەیەکی بچووکە سەیری کرد ئافرەتێ خۆی دەشوە جەستەی بەلاوە جوان بوو لێ نزیک بۆەوە تەواو سەری بردە بەر پەنجەرەکە تەواوی جەستەی ئافرەتەکەی بەڕووتی بینی کە خەریکی خۆشتنە کارێکی گەلێ ناڕەوایە بەڵێ ئەم پیاوە لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پەروەردەکراوە بۆیە هات لەم هەموو مرۆڤێک مەڵێ چۆن ئەو گەنجە تووشی ئەوە بوو ئەوە خۆ لە خزمەت پێغەمبەرە پەروەردەکرا بوو کەچی تووشی ئەم هەڵەیە بوو توش بوو بۆیە دەکرێت تۆش جارێک لە خوا نەخواستە لات دابێ ئەو کەسە گەنجە سەحابە توش بوو بەڵام کە توش بوو بە خۆی داچۆوتی ئەی شەرمەزار خۆم جا خۆ پێغەمبەری خۆ دەزانێ ئەگە پێغەمبەرەکەی ئاگادار کەم بە چ ڕوویەکەوە بچمەوە دەچوو ڕۆژانە نانی بەدزیەوە لە ماڵەوە دەبرد و لە ئەشکەوتێکا دەی خوارد نەهاتەوە 40 دانە شەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عومەر و سەلمانی فارسی نار بە شوێنیدا فەرمووی بڕۆن بۆی بگەڕێن لە ماڵەوە وتیان بەدزیەوە نان دەبا و دەڕوا و نازانین لەکوێیە شەو لە دەشتا گەڕان شوانێکیان بینی وتیان گەنجێکن نەبینی وتی ئەو گەنجەی کەوا لە ترسی دۆزەخ هاوار دەکاو دەگری وتیان چۆن کتێ گەنجێکە بەو ناونیشانە هەموو شەوان تا بەیانی لە خوایە پەنات پێدەگرم لە ئاگری دۆزەخ خوایە شەرمەزارم لێم خۆش بە وتیان تەواوە ئەو عینوانە تەواوە لە ئەشکەوتێکا دۆزیانەوە ئیمامی عومەر لە ئامێزی گرت ئیسلام ئێمە نەفرەت لە کەسێک ناکە کە لا ڕێبەوە کاکە دەبێت ئامێزی بۆ بگریەوە ئەوەندەی کە پاڵی پێوە منێ و مەیخە چاڵەکەوە بڵێ وەرە ئامێزی بۆ گرتەوە حەزەتی عومەر لە باوەشی گرت فەرمووی وەرە بچینە خزمەت پێغەمبەری خوای من بە شوێن تۆدا ناردووە وتی توخوا پێغەمبەری خوا بە کارەکەمی زانیوە تو خوا پێی زانیوە وتی بەخوا من نازانم بەس فەرموویەتی بچن بیهێننەوە ئیماندار لە گوناه دەترسێ زیاتر لەو کەسەی کە لە ژێر شاخێکایە و قرچە قرچی دەست پێ کردووە خەریکە بە سەریا دەڕووخێ بیهێنە بەرچاو لە ژێر شوێنێکا بی قرچە قرچی بەردەکان بێ بڵێن ئێستا بەژێر لەسەر تا دەڕووخێ ئیماندار لە گوناه دەترسێ هەرچەند بچووک بێ
وەکو ئەو کەسەی کە سەیری ناو پووک و دەم و دانی کە ئیتیهابێک دروست بێ بەقەدەر نوکی دەرزیەکە دکتۆرێکی پسپۆڕ پڵێ پەنا بەخوالەوە چێ گومانی سەرەتانی لێ بکرێ ناوەجا ئەم تۆزە چییە چارە نووسەکەی ئەو سەری خەتەرەکە هەموو لە شل لە ناو دەبا ئیماندار بێ ئاوا سەیری گوناهکە ئەم برینە بچووکە لەوە چێ سەرەتانی کۆتایی پێوە بێ بەڵێ ئەزیزەکانم هێنانەوەتی تخوا لە کاتی نوێژا بنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم با ڕاستەوە خۆت چاوم بە چاوی نەکەوێ نوێژی مەغریب و بردیانە لای لەو کاتەدا لە هۆش خۆی چوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم قورئانی نوێژی دەخوێن باگە هاتەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بۆ دوورکەوتیەوە فەرمووی لە ترسی تاوانەکانم فەرمووی خوا لێت خۆش دەبێ بڕۆ 8 ڕۆژ 9 ڕۆژی ساحەت بکە لە ماڵەوە لەسەری هەشتەما وتیانی پێغەمبەری خوا زۆر هیلاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم چوو بۆ ماڵەوە بۆ لای تەئسیری لە دڵی کردبوو لە جێگادا خستبووی کاتێکە چوو بۆ لای سەری بەرز کردەوە خستێ سەر ڕانی مبارەکی خۆی سەری خۆی لابروتیای پێغەمبەری خوا سەری من حەدی نییە لەسەر ڕانی کەسێکی وەکو بەڕێزت بێ چونکە ئەم چاو ئەم سەرە گوناهی پێکراوە ڕوانیم بۆ ناموسی برایەکی ئیماندارم توخوا چۆن لە خۆم خۆش بم چۆن بەزەیم بە خۆم دانایەتەوە چۆن ڕوون بێ ئەو سەرە و ئەو چاوە لەسەر ڕانی پیرۆزی تۆ بێ کە وەحی خوای لەسەر هاتووە لای برد سەری خۆی لابرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەست بە چی دەکەی وتی ناڕەحەتم هەست بە شتێک دەکەم چۆن مێرولە لە بینی پێست و گۆشتەکە و ئێسقانمدا مێرولە بێ و بڕوە ئاوا هەست دەکەم فەرمووی چاوەڕێی چی وتی ئومێدم بە ڕەحمی خوا و لێخۆشبوونی خوایە دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه و سلم عەرەقێکی کردەوە کە نیشانەی ئەوە بوو کە لەو کاتاندا وەحیێکی بۆ دێ جوبریل دێتە لای پاش چەند دقەیەک فەرمووی ئەوە جوبریل بوو لە عەرشی عەزیمەوە خوا ناردبووی فەرمووی موژدە بدە بەو گەنجە ئەگە گوناهەکانی لە ئەرزەوە تا قەراغی ئاسمان بن لێی خۆش بووم ئەگەر لە ئەرزەوە هەتا ئاسمان گوناهی هەبێ کەسێک ئاوا ترسی من لە دڵیا بێ و لە دەرگام بدا لێی خۆش بووم دەفەرمووتی یا ئەڵڵا هاواری کرد و گەنجەکە ڕۆحی دەرچوو مرد چوونە سەر قەبرانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ جەنازەیە ڕۆیشت لەو کاتەدا لەسەر نوچی پێیەکانی ڕەسوول الله صلی الله علیه و سلم ڕوحمان بە قوربانی بێ دەڕۆیشت سەحابەکان عەرزیان کردی پێغەمبەری خوا بنە پێت دێشێ قاچت ئازاری هەیە بۆ ئەوە بە هێواشی دەڕۆی لەسەر نوچی پێنجەکانت فەرمووی ئەوەی من دەیبینم ئێوە نایبینن قەسەم بەخوا ئەوەندە فریشتە لە ئاسمانەوە هاتووە بۆ بە خاک سپاردنی دەڵێم پێ لە باڵەکانیان نەنێم دێنە بەر پێم ئەوەندە فریشتەی ئاسمان هاتووە بۆ بە خاک سپاردنی جاری وایە گوناهێک لە ڕێبوونێک سەرەتایەکە بۆ خێرێکی گەورە ئەی گەنجی بەڕێز تۆش بە کوڕ و کچەوە ئەگە خوا نەخواستە ڕۆژێک لە ڕێبوونێکیش ڕووی تێکردووی وەرە بەلای لای خوا و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم ڕۆژێ ئاوا بە پاچی دەچیتەوە خوا لای خوا مەڵێ گوناهەکەم گەورەیە ئەگەر لە ئەرزەوە هەتا قەراغی ئاسمان بێ هێستا لێبوردنی خوا گەورەترە خوا لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێ یا ڕەبی خوا هیدایەتمان بدەی یا ڕەبی خوا ڕەحم بە خۆمان و ماڵ و منداڵمان بکەی خوا هیدایەتی کوڕ و کچەکانمان بدەی بۆ ڕێگای ڕاستی ئیسلام کە ڕاستی هەر ئەم شەقامە ڕێگەی ئیسلام و دینی محەممەد صلی الله علیه وسلم یا ڕەبی خوای پەروەردگار هەتا لە ژیانیان بمان پارێزی لە هەر لەکەیەکی کۆمەڵایەتی بە پاشی بێنەوە دیوانی تۆ لە هەر گوناهێک کردومانە لێمان خۆش بە کوڕ و کچەکانمان پارێزە خوای پەروەردگار بە پاشی بژین بە پاشی بچنە خانە و لانەی هاوسەری خۆیانەوە خوای کچەکانمان لە گورگ ئاساکان بپارێزە کوڕەکانمان لە کچە دەستبڕەکان بپارێزە یا ڕەبی خوای پەروەردگار لە گوناهمان خۆش بە شیفای نەخۆشەکانمان بدە یا شافی یا ئەڵڵا هەر کەسێ دڵ بە خەمە خوای دڵخۆشیکەی هەر کەسێ نەخۆشی دەرونی هەیە خوای ڕەحمی پێ بکەی خێزانەکانمان بەختەوەرکەی یا ڕەبی خوای ئەولادەکانمان ساڵحکەی هەر کەس ئەولادی نییە خوای ڕەب العالەمین یا وەهاب ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی ئەو کەسەی مناڵ بەخشین تەنها لە دەستی تۆدایە و لە دەستی هیچ کەسێکانیە لە ئەرز و ئاسمانە یا ڕەب العالەمین یا وەهاب و بەخشندە مناڵ ببەخشی بەوانەی کەنیانە هەر کەسێک گرفتارە خوای ڕزگاریکەی هەر کەسە دڵ بە خەمە دڵخۆشیکەی دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکەیەوە کوردستانمان پارێزراوکەی ئەم خەڵکە مسلمانە پارێزراوکەی ڕەحمەتی خۆتمان بەسەرا بارێنی و بەرەکەتی زەویمان بۆ بڕوێنی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون